پەنجەمۆر هەیەونیە تەبع ئەسابیع یان دەرێن تەبع و سەبعە لە ناوە خۆمان لە هەرێمی کوردستان تەبع و سەبعەی کردیە چەند زار پێیان دووبارە کردیتەوە داوام لە کاک لوقمانی کردبووین ساغ بکە بەس دیارە پێی ڕانەگەیشتیە بەس دوایە لە مونتازیە و ئینشاڵڵا وتارەدا دەنێن تەماشای پەنجەمۆرەکەی بکەن پەنجەمۆری دەستی چەپای پەنجەمۆرێکی ئاساییە لێیدایە پەنجەمۆری دەستی ڕاستەی ئیزنم لێ پێنیە گەنە ناوی دەینم زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان دەیناسی معروفە بەڵام ئیزنم لێ پێنی ناوی بینم چکە ڕسمەکەشی لەسەر پەنجەمۆرەکەیە چەند زار پەنجەمۆریان کردیە دەستیان شوشتیە بە هەرسی شتێک لەگە پەنجەمۆری ئەو هادەکە بزەبت بەس ناوی پێغەمبەری دەردەسی اللهم صل على سيدنا محمد وعلى ال سيدنا دیسان پەنجەی دەشوە 3000 4000 5000 بە هەرچی شتێک بەڵام پەنجەمۆرەکەی کە دەکات ئەوها بزەبت نووسرایە محەممەد صلى الله عليه وسلم